بۆ تاوتوێی پرسە ئەمنی و ئیدارەکانی کەرکووک حزبە کوردستانەکانی شارەکە لە سەراسی باڵا کۆبوونەوە. تەوەری سەرەکی کۆبوونەوەکە گفتوگۆکردن بوو لەسەر دۆخی ئەمنی شارەکە و هەمانگی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراق لەو ڕۆوە. حیزبە کوردستانەکان پەیامی سەرخۆشی بۆ گیانی پاچی شەهیدانی دەستی تیرۆریستانی داعش ڕادەگەیەنی. جارێکی تر حیزبە کوردستانیەکان جەخت لە برایەتی و پێکەوە ژیانی پێکاتەکانی پارێزگای کەرکووک دەکەینەوە. داوا لە دەوڵەتی فیدراڵی عێراق دەکەین دەرەنجامی ئیستحقاقی هەڵبژاردنەکان بکاتە بنەما بۆ دانانی پۆستەکان لە شاری کەرکووک. ئێمە حیزبە کوردستانیەکان دەستخۆشی لە هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراقی فیدراڵ دەکەین بۆ چێوماڵکردنی ناوچەکان بە هەماهەنگی لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە. پێنجەم، پێویستە ئیدارەی کەرکووک بەبێ جیاوازی خزمەتگوزاری پێشکەش بە شاری کەرکووک بکە بۆ هەموو ناوچەکانی شاری کەرکووک. ئەو بۆشای ئەمنی کە دروست تەمان هەمومان دەچی پێەکەین و لەو ڕۆژانی ڕابردوودا و هێرشانی کە کرا هاوڵاتیانی شاری کەرکووک بەڕاستی نیگەران کردووە و کەوتنەتە دڵە ڕاوچێکی زۆرەوە. بۆیە ئەمە داواکاری هەموو شەقامی کەرکووکە بە تایبەتی پێکاتی کوردی لەبەری ئەو کوندانە زیاد گوندە کوردنشینەکانەکەونەوە بەر ئەو لێشاوە. بۆی داوای ئەومان کردووە کە تەنسیقێک و مانگیی تەواو بکرێ لەلایەن هێزی پێشمەرگە حکوومەتی فیدراڵیەوە بۆیە بۆشای ئەمنیانە پڕ بکرێتەوە. ئەگەر نا پێویستە هێزێکی تۆکمە دروست بکرێت لە هەموو پێکاتەکان بۆ پاراستنی شاری کەرکووک. ئەوە داواکاری ئێمە پێشنیاریشمان کرد. حزبە کوردستانەکان جەخت لەسەر هەمانگی زیاتری نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق دەکەنەوە پەلەکردن لە پڕکردنەوەی بۆشایی ئەمنی لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکە بە پێویست دەزانن. ئێمە حزبە کوردستانیەکان ماوەیەکی باش بوو کۆبوونەوەمان نەکرد بوو. خۆتان زانن کەرکووک کێشە و مەشاکلی زۆرە، چ ناوچە کێشە لە سەرەکان کەرکووک چەقێتی و لەم کۆبوونەوە تاکیدمان لە دووسێ خاڵکرەوە. یەکیان دەرئەنجامی هەڵبژاردنەکان ئیستحقاقی کورد کە زۆرینەی کورسیەکانی پارێزگای کەرکووکی بردووە. ئەمە بابەتێکە. بابەتی دووەم ئەو هاوەمهەنجەی کە لە نێوان پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق کراوە پێمان باش بوو، دەستخۆشیمان لێ کردو، داوامان کردووە تەتویر بکرێت، زیاتر بکرێت. ئێمە کەرکووچیەکان لە هەموو خەڵک زیاتر مەعاناتی بۆشایی ئەمنی دەزانین. لەبەرەوە بۆیە ئێمە پێمان وایە دەبێ ئەو هەنگاوانە کاراتر بکرێن و جددیتر بن. وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق ئەم بۆشای ئەمنیە پڕکەنەوە چیتر خەڵکی کوردی کەرکووک و خەڵکی تریش لەم ناوچانە نەبنە قوربانی ئەم ملمایە سیاسیە. لە کۆبوونەوەکەدا حزبە کوردستانەکان ناسەقامگیری دۆخی کەرکووک و نیگەرانی گوندنشینانی کوردی سنوورەکەیان بە مەترسی بۆ سەرژیانیان لە گوندەکانی باشووری کەرکووک داناوە. هەر بۆیە بە گرنگیان زانیوە لە جێبەجێکردنی ڕێککەوتنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق بۆ پڕکردنەوەی بۆشایە ئەمنیەکان و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانی ناوچەکە بکرێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.